مێژوو هەمیشە لە سوود دەسەڵاتدارەکان دەنووسرێتەوە و ئەوەی کە مەبەستیان بوو بێت گەورەیان کردووە و ئەوەشی کە نەیانویست بێت ناشرینیان کردووە. ئەمە زۆر بەڕوونی لە زۆربەی بابەتە مێژوویەکاندا هەستی پێ دەکرێت، بەڵام دەبێت ئەوەش بوترێت کە مێژوو هەمیشە ڕاستیەکان ون ناکە و هەرچەندە هەوڵی پەردەپۆشکردنیان بدرێت ڕۆژێک هەر ئاشکرا دەبێت. یەکێک لەو کەسانەی کە ژیان نامەکەی وەک خۆی نەگێڕدراوەتەوە و کاریگەری موسڵمانبوونی بەسەر مێژوو نووسە دژە ئیسلامەکانەوە بۆتەوە کاری شێواندنی ژیان نامەکەی جاک سپارۆی کەشتیوانە. جاک سپارۆ لە ساڵی 1553 لە ڤارشامی باشووری ڕۆژهەڵاتی ئینگلتەرا لە خێزانێکی هەژار لەدایک بووە. سەرەتای سەرکێشیەکانی لەو کاتەوە دەست پێ دەکات کە وەک دەریاوانێک کە پیشەی ڕاوەماسی بوو دەژیا، تا ئەو کاتەی ئەرمادەی ئیسپانیەکان دەست دەکەن بە هێرشکردنە سەر ئینگلتەرا. بۆ ڕووبەڕووبوونەوەیان مەریتانیەکان مۆڵەتیاندایە دەریاوانەکان وەک چەتەی دەریاری هێرش بکەنە سەریان و هەموو ئەو ئاڵتون و خشڵە گرانبەهایانەی کە هەیەە لە ناو کەشتیەکاندا دەستی بەسەردا بگرن. لەو کارانەدا و لەو کاتەدا کەسێک کە کەشتیوانێکی لێهاتوو بوو بە ناوی جاک سپارۆ دەرکەوت، بە جۆرێک بە مەترسیدارترین چەتە ناوبانگی دەرکرد. بەڵام دوای ئەوەی جێمسی یەکەم دەسەڵات دەگرێتە دەست، جەنگی نێوان بەریتانیا و ئیسپانیا کۆتایی دێت، بۆیە بڕیار دەدات کە دیاردەی چەتەکانی دەریا قەدەغە بکات. بەو شێوەیەش جاک دەبوایە دووبارە وەک دەریاوانێکی ئاسایی کار بکات، بەڵام جاک ئەو بڕیارە ڕەت دەکاتەوە چونکە نەیدەتوانی دەستبەرداری کارەکەی ببێت. بۆیە لەگەڵ هەندێک لە دەریاوانەکان کودەتا دەکەن و دەست بەسەر کەشتێکی بچووکدا دەگرن و جاک دەکەنە سەرۆکی خۆیان، پاشان بەرەو دەریای ناوەڕاست بەڕێ دەکەون، دواتر دەگەنە کەناراوەکانی تونس. لەوێ ڕێککەوتن لەگەڵ سەرۆکی هێزی ئینکیشاریەکانی عوسمانیەکان دەکەن، لە تونس نیشتەجێ دەبن. لە دوای ماوەیەکی زۆر مانەوەیان لە تونس و تێکەڵبوونی بە موسڵمانەکان، جاک سپارۆ موسڵمانبوونی خۆی ڕادەگەێنێت، پاشان ناوەکەی خۆی دەگۆڕێت بە سەرۆک یوسف، خواردنەوەی شەرابیش تەرک دەکات. دواتر لە ڕیزی هێزە دەریایەکانی عوسمانیەکان دەمێنێتەوە، بۆی ئازایەتی و لەیەتوویەکەیەوە ناوبانگێکی زۆر پەیدا دەکات. لەبەرەو هۆیەش لەلایەن پاشای بەریتانیاوە بڕیاری لێخۆشببوونی بۆ دەردەچێت، بەڵام جاک ڕەتی دەکاتەوە. ئەوەش دەبێتەوەی تووڕەبوونیان و چەند جارێک هەوڵی کوشتنی دەدەن، بەڵام سەرکەوتوو نابن، بۆیە هەوڵ دەدەن لە ڕێگەی هەندێک لە شانە و نووسینەوە کەسایەتی ناشرین بکەن. بەڵام هەر لە سەرزاری ئەوروپیەکانی ئەو سەردەمەوە گێڕدراوەتەوە کە جاک سپارۆ خاوەنی کەسایەتێکی تایبەت و ڕەوشت بەرز بووە. دوجاریش بۆی نەخۆشی تاعونەوە لە تونس گیان لەدەست دەدات. لە دوای چەندین سەدا لەلایەن کۆمپانیای واڵت دیزنیەوە بڕیاردرا بە بەرهەمێنانی زنجیرەیەک بە ناوی چەتەکانی کاریبی کە سەرکەوتنێکی زۆری بەدەستێنا، بە تایبەتی لە دوای ئەوەی ئەکتەری بەناوبانگ جۆنی دیپ ڕۆڵی جاک سپارۆ دەبینێت. بەڵام دەوترێت لەلایەن هۆلیودەوە کەسایەتی ڕاستەقینەی جاک سپارۆ وێنە نەکراوە، بە پێچەوانەوە شێوێنراوە، وێڕای ئەوەی کە ئاماژە بە موسڵمان بوونیشی نەکراوە، هەروەها ئاماژە بەوە نەکراوە کە بووەتە سیمبول و ئیلهام بەخش بۆ گەنجە بەریتانیەکان.